گوندی شێخلەنگەر سەر بە ناحەی کۆکزە سەر بە قەزای کفریە ئاوایەکەمان سەر بە فەلاحەتە بە کشت و کاڵیە ئاومان زۆرە ئاوایەکەمان لەلایەن کشت و کاڵۆ یعنی زۆر فرەوانە کەمنە زۆر فرەوانە ئێستا حالیان چەند باخی تایە باخێکی زۆری تایە خورمای تایە پرتقاڵمان هەیە قەیسی هەیە هەنار زۆرە زراعەتی بچووک هین وەرزەکان بامی زۆر ئەکرێ باینجان ئەکرێ فلفل ئەکرێ خەیار ئەکرێ و جاران شامی زۆر ئەکرێ و فستقی زۆر ئەکرێ بەس ئیسە شامی و فستق کەس نایکە وەزعەکەی ئاو هەیە کێشە و گرفتی جوتیار هەموو شتێک لەسەر خۆیەتی دەرمانە لەسەر خۆیەتی جوتە لەسەر خۆیەتی ئیجارەکەی لەسەر خۆیەتی ئیشکردنەکەی لەسەر خۆیەتی حتا سنووخەکەی و پارە ئیسێنێ لە ئێران و لە تورکیا و زۆر بەرەبوومێکی زۆر تێتە کوردستان و هینەکان ئێمە ئەگە هینەکەی خۆمانیش دەرەجەیەک بێت لەسەر ئەوەی شۆ فایدەی نییە هەر هینەکەی ئەوان سەرکەوتووە هەر هینەکەی ئەوان سەرکەوتووە ئیتر وەڵڵای حکوومەتی هەرێم ئەبێ یان باجێکی زۆر بخاتە سەر ئەوانیان کەمی کاتەوە ئەبێ حکوومەت وەزارەتی کشت و کاڵ یارمەتی فەلاح بدات ئەگەر یارمەتی فەلاح نەدا فەلاح لێرە دواکەوتووە ئەگەر حکوومەت ئەو مەوادانە پێویستە بۆ کشت و کاڵ دابینی بکات فەلاح ئەتوانێت زیاتر بکات ئەم بەیانیە بامێن بەردە و 3 سعات لە ناو ئەلوەکە دانیشتمە هەتا کیلۆم داتە 750 دینار ئیش حسابکە بە زۆر بردیان ئەمەی سەر چوار یەکەم ئایا چی بدەمە خاوەن ئەرزەکە چی بدەمە کیمیا چی هەڵگرم بۆ خۆم بە شەرتێکیش لە سعات 4:30 شەو ئەتی جاران ئەلێرە 200-300 تەن بەس فستقە لە گیریا بۆ ئێرانی برد ئیسە ئێران نایوە من پێویستیم پێ نییە لە کوردستانیشان مەعمەلیە نییە بیسێنێ ئەوە خەڵگوازی لی هاورد و ئەوە زەرەل بوو یا شامی ئەم چەمە گشتی دەهلەیە ئەکریاوە شامی ئیسە کەس نایکە ئیسە کەس 1 کیلۆیە نانە سنووری گەرمیان پێک دێت لە قەزای کەلار و کفری و خانەقین و لەگەڵ ناحیەکانی سنوورێکی بربڵاوە و ڕوبەرێکی زەوی کشت و کاڵی بەرفراوانمان هەیە لە بەراو لە دەیم و ئەو بەروبمانەی کە لە سنووری گەرمیانە ئەکرێ بە زۆری دابەشە بێ بەسەر دوو وەرزە وەرزی هاوینە و وەرزی زستانە وەرزی زستانە پێک دێت بە زۆری لە بەروبوومەکانی بۆ منە گەنم جۆ پاقلە نیسک نۆک و بەروبوومەکانی ترکە زیاتر لە 20 جۆر بەروبوومی زستانە کە بەرهەم ئەدەن لە گەرمیانە هەیە و بەروبوومی هاوینەیش پێک دێ لە نێوان 22 بۆ 25 بەرهەمی هاوینە هەیە بەروبوومیەکی زۆر بە تایبەتی لە هاوینە ئەوانەی کە ئینتاج ئەدەن تەماتەیە خەیارە برنجە و بەروبوومەکانی تر بەروبوومی تەماتە بۆ منە زۆرترین ئینتاجی هەیە وەکو بەروبوومە هاوینەیەکان 1321 تەن بەرهەم دێ لە سنووری گەرمیانە و بۆ منە برنجیش نزیکەی 1200 تەن برنج بەرهەم دێ لە سنووری گەرمیانە کە دوو بەروبوومی سەرەکین تا ڕادێک و بەرهەمەکانی تری وەکو خەیار و باینجان و کولەکە و بامێ و بەروبوومە گەڵایەکان و بەروبوومی شووتی و کاڵەکیش بە هەمان شێوە لە گەرمیانە پێک دێت لە کاتی پێگەیشتنی ئەم بەروبوومانە ئەتوانین بڵێن بەشێک لەم بەروبوومانە وەکو تەماتە خەیار شووتی کاڵک بەروبوومە پێداویستیەکانی ناوخۆیی پڕ ئەکەنەوە بەڵام دوای تەواوبوونی بەرهەمی ئەم بەروبوومانە بەشی پێداویستی ناوخۆیی ناکە بۆیە ئەو کاتە ناچار پەنابرێتە بەر بەروبوومە دەرەکیەکان کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە لەبەرەوە ئەم بەروبوومانە لە ڕاستیدا با بڵێن ژێرخانی ئابووری کشت و کاڵی لاوازە لە هەرێمی کوردستانە بۆ هەڵگرتنی ئەم بەروبوومانە لە کاتی پێگەیشتنە هاوردەکردن ئەکرێ هاوردە بکرێن بەڵام باجێک خراوەتە سەری بەهۆی ئەو باجەوە جوتیارە یان بازرگانەکان لە دەرەوە نایهێنە ناو هەرێمی کوردستان بۆ منە تەماتە ئێستا 600 دینارە خۆی لە بازارە تقریبان تەماتە نرخێکی هەرزانتری لەوە هەیە بۆیە تووشی زەرەر ئەبن بەروبووم لە دەرەوە نایەت و هەتا بە قاچاقیش بە تایبەتی لە بواری تەماتەدا باسەکەم نایەت بەڵام بەروبوومەکان لە خوارووی عێراقەوە لەبەرەوە هەرێمی کوردستان بەشێکە لە
حکوومەتی عێراقی فیدرال لە خواروی عێراق دێت و بەروبوومی جوتیارانیش بە زۆری لەم کاتەدا بەروبمێکی زۆر پێ ئەگەیە و دەخرێتە بازاڕەوە و تەڵەب کەم لەسەری هەیە و نرخەکەی هەرزانترەکەوێ بۆ جوتیار لە هەموو حاڵەتێکە بە نەبوونی ئەو بەروبوونە یان کەمی ئەو بەروبمەش لە هەرێمی کوردستان کە هاوردە ئەکرێ ئەگەر کەمیش بێ هەر زیانی خۆی ئەدا چونکە ئەگەر لە کاتی پێگەیشتنی بەروبوومی هاوینەدا یا هەر بەروبوومیەکدا ئەگەر بێت و جوتیار هەز بکە بازاڕ هەیە بۆ بەروبوومەکەی ئەو کاتە دەتوانێت هۆکاری تر بدۆزیێتەوە بۆ هەڵگرتنی بەروبوومەکەی لە کاتی لە کاتی پێویستە بۆ خستنە بازاڕی و بێتە داهاتێک بۆی بەرهەمی ناوخۆیی لە هەموو وڵاتێکە ینی بەهینەکەیە کە گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی ئەدرێ ئێمەش ئەگەر وەکو هەرێمی کوردستان گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدەین دڵنیابە لە چەند ڕوویەکەوە قازانجەکەین چونکە پارەی ئێمە ناڕاتە دەرەوەی وڵات پارەی ئێمە چێتە گیرفانی جوتیارێکی تر جوتیارەکە دووبارە چێتە لە ناوخۆدا مدەوەر ئەکادە سوڕێتەوە بەڵام ئەگەر ئێمە بێت و لە هەموو حاڵەتەکانە بەروبووم لە دەرەوە بهێنین هەر بەروبوومیەک لە دەرەوە بهێنین پارەی ئێمە دەچێتە دەرەوە ینی بۆیە ئەمە لە بواری ئابووریدا ئەگەر تەماشای بکەی زیان ئەگەیەنێ بە سیستمی ئابووری هەرێم